ئازیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاتان لەبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی دەپرسم دێمەوەلاتان بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی گرنگی دیکەی ناو کۆمەڵگا. لە پرۆگرامی ئەم جارەماندا دەمەوێت بپرسم ئەتەکێتی سەردانیکردنی نەخۆش چۆنە و دەبێت چۆن سەردانی نەخۆش بکەین، جا لە ناوەندا چارەسەرکردنەکاندا بن یاخود لە ماڵەوە دەبێت چی ببین بۆ کەسێک کە نەخۆشە، چۆن گفتوگۆی لەگەڵدا بکەین. ئەمانە و چەند پرسیارێکی تر لە پرۆگرامی ئەم جارەماندا بینەرمان بن. یەکەم شت ئەوەی کە زۆر گرنگە زۆر ضرورە ئەوەیە کە ئەو کەسی کە سەردانی نەخۆشەکە پێویستەکە هاوکاری ئەو ستافە بێ کە چارەسەری نەخۆشەکەکەن لە کارمەند و لە پزیشکە بەڕێزەکان. ئەمە یەکێک لە هەرە ئەساسترین خاڵەکانە کاوێ کەسی سەردانی کرد ئاگای لەو خاڵە هەبێ ئەزیەتی یان بە جۆرە ئەو کەسانی کە چارەسەری نەخۆشەکانەکە نیزعاجینەکە بووی بتوانێت کارێکی باشتر بۆ نەخۆشەکان بکەم. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم پاراستنی کەشێکی ئارام و هێمنە بۆ نەخۆشەکە. یەکی لە خاڵەکانی تر ئەوەیە پێویستە کۆنتامینێشن دروست نەبێ، یعنی بەریەکەوتن لە بینی ئێمە و نەخۆشەکە یان ئەو کەسی کە سەدای نەخۆشەکەیەکە لەگەڵ چواردەوری نەخۆشەکە دروست نەبێت، چونکە ئەوەنە ناوەندی خەسانە بۆ خۆتان نەزانن پڕە لە ئەنواع میکرۆب و بەکتریا و ڤایرۆس. وا باشتر ئەو کەسی کە سەردانی نەخۆشەکە ئەکات لەبەر خاتری سەلامەتی پاراستنی گیانی خۆی و نەخۆشەکەش ماسک ببەستێت و دوور بێت. و لە هەموو حاڵەتێکە باشترین شت ئەوەیە بۆ ئەو کەسەی کە سەردانی نەخۆشەکە ئەکات باسی نەخۆشیەکە نەکوڵێنێت فلان خزمم وا بۆ فیسار خزم ئەوها بۆ ئەوهای لێ هاتوو. ئەم شتانە هەمووی بارگرانێکی قورسە دروستەکە لەسەر نەخۆشەکە. پێویستەکە جێوێکی هادئی خۆشی مەیلە و کۆمیدی ئەگەر کەشەکە لەبار بوو بۆ نەخۆشەکەی سازکە بووی لە ڕووی نەفسیەوە هاوکاری نەخۆشەکە بێت. سەردانیکردن لە نەخۆشەکە و بۆ نەخۆشیەکی تر جیاوازە بە پێی حاڵەتی تەندروستی ئەو شەخصە. هەنێک نەخۆشیمان هەیە ئێمە سەردانیکردنیمان نییە، بۆ نمونە لە چاودێری ورد ئێمە تەنها نەخۆشەکە بۆ هەیە یەک کەسی لابێ، ئەویش بە کۆمەڵێک ئیلتیزاماتی تایبەت بەو کەسی کە لای نەخۆشەکەی وەلی ئەمرێ بە کەسی یەکەمی نەخۆشەکە بێ، چونکە ئەو نەخۆشانە پێویستیان بە کەشێکی زۆر پاک و هادئ هەیە بۆی حاڵەتی نەخۆشەکان لەسەر قورست نەکەی. نەخێر بە پێچوانەوە ئەو جۆرە کەسانەی کە سەردانیکردنیان مەمنوعە یان سەردانیکردنیان نییە پێویستە کە سوکاری نەخۆشەکە خۆیان دڵخۆش بن بۆی کە ستافی خەسخانە ناهێڵن کەسی تر بچێتە لایەن. ئەمە لەبەر پاراستنی کەسایەتی نەخۆشەکەیە بۆی کە بارگرانی تری لەسەر دروست نەبێت. ئەمە بە شکلێکی عام لە ناو خەسەخانەیە ئەمە ڕۆتینێکی لە کوردەواریە باوە سەردانیکردن ناو خەسخانەیە. خەسەخانە ناوەندی چارەسەرە، ناوەندێکە بۆ خزمەتکردنی نەخۆش، ناوەندێک نییە بۆ سەردانیکردن. ئەگەر بکرایە ئەم یەک دوو ڕۆژی کە نەخۆشەکە ئەمێنێتەوە لە خەسەخانە وا باشترە خزم و کەسوکارەکان بەعام بە شکلێکی عام احتیفاظ بەوە بکەن کە سەردانی نەکەن، دواتر کە چووە بە ماڵەوە بە دڵی خۆیان هاوکاری بن و سەردانی بکەن. سەردانیکردنی نەخۆشێکی کە لەو پرۆسانەی ناو نەخۆشخانەدا کە بەپێی یاسا و ڕێنمایی ڕێکخراوە، واتە بێ هاوڵاتی بیری بێ کە سەردانیکردنی نەخۆش شتێکی هزری نییە و ئەو بتوانێت جێبەجێکە بەشێکە لە چارەسەرکردنی نەخۆش. ئێمە لە نەخۆشخانەی شار پیادەی ئەو ڕێگازانستیاکەین کە سەردانی نەخۆشی پێکرێ، واتە کۆمەڵی سات و کاتی تایبەت هەیە کە نەخۆش ئەتوانێت سەردانی تێدا بکرێ. ئێمە لە ڕۆژانی ئاساییدا واتە لە ڕۆژانی شەمە تا پێنجشەممە نەخۆش لە کاتژمێر هەشتی بیانی تا کاتژمێر یەک بە هیچ شێوەیەک سەردانیکردنی نییە و لە کاتژمێر 2:11 شەو سەردانیکردن قەدەغەیە تەنها بۆ حاڵەتی زۆر پێویست و زەڕور نەبێ. ئەمە دیارە پەیوەندی بەو چارەسەر و پێداویستی ڕێنمایانە هەیە کە لە نەخۆشخانەدا جێبەجێکرێن وەکو چارەسەری پزیشک، وەکو هەڵسەنگاندنی نەخۆشەکە لایەن پزیشکانە، وەکو ناردنی بۆ بەشەکانی فەحس و تیشک و ئەم بابەتانە. وە لە کاتەکانی تردا بەپێی یاسایەکی تایبەت کە ئێمە لە 1 ساتدا ئەتوانین نزیکەی 75 کەس
بنێرینە ژوورەوە بۆ ناو نەخۆشخانەی شار بۆی سەردانی بەشە جیاوازەکانی نەخۆشخانەی شار بکەن بە پێی باجێکی تایبەت کە تایبەتمەند کراوە بە سەردانیکردنی نەخۆش واتاش هاوڵاتیەک بێت لە هەر پلە و پۆستێکدا بێ ئەو باجی پێ نەبێ ئێمە بەی شوێ ڕێگەی پێناین بێتنان نەخۆش و لە یەک کاتیشدا هیچ کەسێ بۆی نییە لە 5 دقه بۆ 10 دقه زیاتر لەلای هیچ نەخۆشە بمێنێتەوە دیارە ئەمە کارێکی قورسە ڕوبەڕۆبوونەوەی زۆرە بەڵام سپاس بخوا هاوڵاتیان تا ئێستا هاوکارمان بوون داواکەین لەو کەسە تایبەتانە بە تایبەتی پلە باڵاکان کە ئەم ڕێنمایانە ئاگیان لێ بچکە یەکەم بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانە ئەمجا بۆ پاکڕاگرتنی نەخۆشخانە و پاراستنی ممتلەکاتی نەخۆشخانە. دکتۆر چ ڕۆژێک با بڵێن دانراوە بۆی کە نەخۆش بتوانێت سەردانیکردنی هەبێ بەڵێ ئێمە لە هەموو ساتەکانی هەفتەدا توانێت نەخۆش سەردانی بکە بەڵام بەپێی ئەو ڕێنمایانەی کە ئێمە دامانناوە واتە ئێمە هیچ ڕۆژێک سەردانیکردنی نەخۆشمان قەدەغە نەکردووە ئەوەی کە قەدەغەمان کردووە تەنها کۆمەڵی سات و کاتی تایبەتە لە ڕۆژێکدا کە لەو کاتانەدا پەیوەندی بە ڕێنمایی پزیشکەکان و چارەسەر و هەڵسەنگاندنی نەخۆشەوە هەیە هەموو ڕۆژەکانی تر هاوڵاتیە توانێت سەردانی نەخۆشەکەی بکارە نەخۆشخانەی شار بە شەرتێ بەپێی ئەو ڕێنمایانەوە بەپێی باج و پێی سات و کاتە دیاریکراوەکان بێت. بەڵێ بارگرانیەکی زۆرمان لەسەرە کە بەڕاستیەکەی لە هەنێ هاوڵاتی هەیە کە ڕەچاوی ئەو کێشە و گیر و گرفتانە ناکەن کەوا بەرەڕووی ئێمە ئەکەنەوە لەوانە سەردانیکردنی بەیانیان بە تایبەتی کە یەن ئەبێتە هۆی کێشە بۆ خزمەتکردنی زیاتری نەخۆش نە لە خۆشخانەکەمانە. ئێمە لە ڕووی خزمەتکردنی ئەوەی کەوا دەرگامان کراوەیە لە سەعات 2:30 هەتاکو سەعات 11 شەو هەموو ڕۆژێک بەردەوام سەردانکردنی نەخۆشەیە لە کاتی سەعات 2:30 بۆ 11 شەو. اینجا داواکانی لە هاوڵاتیانی خۆشەویست کەوا ئەو لە کاتی بەیانیانە سەردانی نەخۆش نەکەن لەبەر ئەوەی کەی بارگرانیەکی قورس دروست ئەکا لەسەر نەخۆش و لەسەر کارمەندانی نەخۆشخانەکەمان بۆ ئەوەی کێشە دروست نەبێ و بتوانین بەڕێک و پێشی کارەکانی خۆمان بەڕێوەبەرین. بارێکی کەس کە زۆر گرنگە بەلامانەوە ئەبینین لە کاتی ڕۆژانی هەینی بە تایبەتی ڕۆژانی هەنی یعنی بارگرانیەکی بێشومار و یعنی ئیزدیحامێکی زۆر دروست ئەبێت بۆ سەردانکردنی نەخۆش یعنی ئەبێتە ئەوەی کەوا کۆنتترۆل لە دەست بین و تێگەشتی وەسعی خەستەخانە لە تێک بچێت. جا داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست لە هاوڵاتیانی بەڕێز کەوا داواکانی لێیان هاوکاری برایانی پرزگە و پۆلیس بکەن بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک و بە شێوەیەکی مۆدێرنانە خزمەتی نەخۆش و خزمەتی شارە خۆشەویستەکەمان بکەین. ئێوە کاتێک کە سەردانی نەخۆشەکەکەن لە ناو ناوەندەکانی چارەسەرە داواکاریتان چییە؟ وەڵا سەرەتا بە خێراتنتانەکەم دەستان خۆش بێ ئێمە وەکو خەستخانەی شار کە ئێستا هاتووینە سەردانی نەخۆشمان کردەوە بەپێی پێویست هاوکاری تەکەن کە چوونە ژوورەوە بۆ سەردانی نەخۆش بەس وەکو هاوڵاتی ئێمە خۆی ئەگەر ڕاستەوە لە ڕاستیە بێ و بەبێ ڕێنماییەکانی تەندروستی بێ نەچوونی هاوڵاتی زۆر باشترە وەگلەوەی بچێ لەبەر بۆ لەبەرەوە نەخۆشە حاڵەتی نەفسیەن حاڵەتی هەموو شتێکی باش نیە لەبەرەوە ئێمە میکرۆبێک بە لەشمانوێ کە چوونە ناو تەندروستی و ناو خەستخانەکە و لەوانێ و نەخۆشە لەو ڤایرۆسەوە حاڵەتی خراپتر بێ بەس وەکو دکتۆرەکانیش بەڕاستی دەستخۆشیان لەکەین بەپێی پێویست بەپێ ئەوەی کە ئێمە ئێستا وەکو ئەم حاڵەتە زەروری ئێستا کە ئێمە نەنکمانێ ناوە تەواری بووە یعنی لە باتی دکتۆر لەانێ بڵم دە دکتۆری بە دیارەوە بوو هەرێکی فەحسێکی بۆ نووسی و خەریکی بوونە. بۆ هاوڵاتیاناڵێ کە سەردانی نەخۆشەکەن لێرە نەبنە بارگرانی بۆ سەر نەخۆشخانە جۆرە ڕێنمایەکان جێبەجێ بکەن بۆ نمونە خواردن لەگەڵ خۆیان نەبن ئەوانی کە پێیان ئەوترێ قەدەغێنەی بە نەژوورەوە. وەڵی من داواکاریم لە هاوڵاتیان ئەوەیە ئەگەر نەخۆشەکەیان زۆر حاڵەتێکی خەتەر نەبێ و این نەبێ پێویست ناکە ینی بێن لە بەردەم خەستخانەیە فەوزای بخەنە سەر ئەم کارمەندانە و ئەم پۆلیس و دکتۆر و هەموو ناو مستەشفاکە لەبەرەوەی چکە بەڕاستی خەستەخانەکە خۆی لۆدێکی زۆری لەسرە ینی نەخۆشیش پێویستی بە ئیسراحەتەیە مێشکی ئیسراحەتکە و هادی وێ من بێ شوێنەکە من داواکاری بە داوڵاتیان بەس ئەوەیە هاوکاری ئەو کارمەندانە بکەن و بەبی پێویست ینی
ئەتوانن ئەوانی ژارمەتیتانیان بە پێویست ئەتوان بچیتە ژوورۆ سەردانکەیت و بۆ 2 دقە بیبینیت و بگەڕێتەوە ئیسیحام دروست نەبێ. ئێوەی دکتۆر بۆ کەسانێک کە سەردانی نەخۆشەکان چیە لە ڕووی تەندروستیەوە؟ بابەتەکە ڕەبتە بە پرسیارەکەی پێشومانەوە ئێمە لە ڕەمەزانە بڵاوزانمن و جەنابەت مقابلەیەکمان کرد زۆر زەمی شیرینیمان کرد شیرینی خواردن خۆی زۆر خراپە ئەگەر یەک دنە چکلێت بخۆی 24 سعات مەناعی ئەو شخصی کە چکلێتەکەی خواردووە دایابەزێنی لە مای 24 ساعت ینی لە مای ئەو 24 ساعتەیە بەکتریایەک ڤایرۆسێک ئەگەر یەکێک خەڵامەتێکی هەبێ من دنکە چکلێتەکەم خواریان من پاقلاوەیەکم خوارد بێ ئەگەر بێت و یەکێک لێم نزیک بێتەوە کە هەڵامەتی هەبێ چکەمانە ئای من لەو کاتەیە وەستاوە دابەزیەوە بۆی خواردنی و شیرینیەوە زۆر احتیمالی هەیە لە 170 بۆشتا منیش توش ببم کەواتە خواردنی شیرینی بەعام زۆر خراپە جاوەرە تجای بێ بۆ نەخۆشێک کە پێویستەکە ماناعەیەکی زۆر بەرزی مەزبوطی هەبێ بۆ خاترەوەی کە زوو نەخۆشەکە لەسەر پێکانی خۆی بۆچ چاک بێتەوە بەدڵنیایەوە بردننی شیرینی و چکلێت و ئەوانە ڕۆتینێکی کوردەواریە لە ڕووی پزیشکیەوە زۆر خراپە. دکتۆر ئەو نەخۆشانەی کە لە ئێوە ئیتر پێویستیان بەوە بێت بڕۆنەوە بۆ ماڵەوە کەمتر لە ژێر چاودێرییا بن ئەم ڕێنمایانە بۆ ماڵیشەوە هەر پێویستەوە ئەخوازراوە؟ بڵێ ئەمەی من کە باسم کرد دیارە ئەمە بۆ هەموو سەردانیکردنێک و بۆ هەموو نەخۆشێکە ئایا و نەخۆشە لە ماڵەوە بیا لە نەخۆشخانە بێ دیارە لە نەخۆشخانە ئێمە ئەتوانین تا ڕادەیەک ڕەنگە کۆنتترۆلی بکەین بەڵام کێشەکە ڕەنگە لە ماڵەوە بێ ڕەنگە هاوڵاتیە بێ بەبێ ئەوەی هیچ ئیزنێکی خواست بێ لە نەخۆشەکە یەکسەرم خۆی کا بە ماڵیان و لە دەرگابات کە بەڕاستی ئەمانە کۆمەڵی ئەتەکێتن بۆ کەسانی ئاسایش ئێمە ئەبێ هەمیشە بیرمان بێ سەردانیکردن ئادابی هەیە سەردانیکردن ئەوە نییە تۆ سەردانی ناوبازارە بکەیت دەشتێ بکڕیت و کات و ساد نەخوازێ سەردانیکردن تۆ بەلای مرۆڤێکە چی باری دەرونی تەواو نیە باری جەستەیی تەواو نیە کۆمەڵی کەس لە دەورین ئەم مرۆڤ شتی تایبەتی هەیە ڕەنگە پاکردنەوەی هەبێ ڕەنگە بڵین گۆڕینی جلوبەرگی هەبێ ڕەنگە خۆشاردنی هەبێ ڕەنگە کاتی نووسنی هەبێ کاتی نانخواردنی هەبێ کۆمەڵێ کێشەی تایبەتی هەبێ کە ڕەنگە تۆی هاوڵاتی کاچی سەردانێکی حەز نەکات تۆ بیزانی بۆیە زۆر گرنگە ئێمە ئیزن بخوازین ئاگامان لەو جۆرە هەدیانە بێ کە سەردانیانەکەین کە چوین بۆ لای نەخۆش زۆر نەمێنینەوە چکە نەخۆش باری جستەی تەواو نیە حەز بە ئیسراحەت و خەوەکە و کات و ساتی تایبەتی خۆی هەیە بۆ دەرمانکردن بۆ تەداویکردن بۆ گۆڕینی جلوبەرگی بۆ پاکردنەوەی جستەی لەبەرەوە بێ هەمیشە هاوڵاتی بیری ئەمانەی بێ تەنانەت ئەگەر خودی نەخۆشەکە لە ماڵیشەوە بێ. لە ڕووی زانستیەوە کۆمەڵێ ئەتەکێتی سەردانیکردنەیە کە بەڕاستی ئەبێ پیادەی بکەین بۆ تەنانەت بۆ هەموو سەردانێک پیادەی بکەین یەکێ لەو سەردانیان سەردانی نەخۆشە کە سەردانیکردنێکی تایبەتە بۆ نمونە ئێمە ئەبێ بیرمان بێ کاتەکانی ئیسراحەتکردنی نەخۆش کەیە بۆ نمونە ئێمە نابێت لە دوای دەی شەو سەردانی نەخۆش بکەین و تەنانەت سەردانی ماڵانیش نابێ بکەین خۆ ئەگەر ویسمان سەردانی بکەین باشتر وایە پەیوەندیکی تەلەفۆنیمان هەبێ بۆ ئەو کەسە یا بۆ کەسوکاری و کەسە بزانین ئەتوانین سەردانی بکەین کاتی ئەوەی بتوانین سەردانی بکەین ئەمە یەک دوو لەم سەردانیکردنا پێویستە کە یێنە ئەو شوێنە پابەندی هەموو ڕێسا و یاساکانی ئەو شوێنە بین واتە ئەو شوێنە کە وتیان سەردانی و نەخۆشە نیە نابێتکەوینە مناقەشە و کێشە دروستکردن بۆ کارمەندانی نەخۆشخانە سێ ئەگەر چوونی لای نەخۆشێک لەو کاتەدا نەخۆشەکە چارەسەری بۆ ئەکرا یان دکتۆرێک لە لای بۆ هەڵسەنگاندنی بۆ کرد ئەبێ ئێمە چاوەڕێ بکەین تا ئەوان تەواو بن ئەمجا ئێمە سەردانی نەخۆشە بکەین خاڵێکی تر کە ئێمە چوو لای نەخۆش نابێ بە هیچ شێوێک باسی ئەو کێشە و مەشاکیلانە بکەین کە ئازاری نەخۆشەکە زیاد بکات واتە نابێ باسی نەخۆشێکی تری بۆ بکەین کە ئەویش نەخۆشە باسی مردنی کەسێکی تری بۆ بکەین باسی کێشە سیاسەکان و ئابوووریەکانی کوردستان و عێراقی بۆ بکەین چونکە ئەو خۆی پێویستی بەوەی دڵنەوایی بکرێەوە بە پێچەوانەوە ڕاز و نیازەکانی بەقوتر بکرێ بۆی نەخۆشەکە زووتر چاک بێتەوە و پێویستەکە کە هاتین سەردانی نەخۆشمان کرد ئەو پێداویستیانە لەگەڵ خۆمان نێنین کە ئەبێتە زەرەر بۆ خودی نەخۆشەکەەوە بۆ خودی نەخۆشخانە بۆ نمونە هەنی میوەی تایبەت بۆ نمونەوەکو هەنار بۆ نمونەیەکی کە لەو میوانەی کە تو ناتوانانی بیبێ بۆ نەخۆش یان
کۆمەڵی خواردنی زۆر قرس وەکو کەباب وەکو گۆشتی برژاو وەکو ماسی برژاو وەکو بۆ نمونە تۆ ناتوانانی جگەرە و بەعزێ بۆن و شت بێنی بۆ نەخۆش تەنانەت باشتر وایە و کەسێک کە سەدانی نەخۆشەکە نەبوونی لە خۆی یابێەوە نە جگەرەیشی کێشابێەوە نە کشتێکی بەکارە نابێ مەخسە پیاز سیر ئەم بابەتانی کە وا ئەکە نەخۆش مەزاجی تێک بچێ و بۆنی نەخۆشخانە ناخۆش بکە باشتر وایە هاوڵاتی لە جاتی ئەمانە کە بۆ لای نەخۆش بیری بێ کە ئەمە نەخۆش ئەم سەردانێکە کەسێکی ئاسایی نیە زۆر بێدەنگی بپارێزێ چەند ساتێکی کەم کە لە 5 دقیقە تێپەڕنەکە سەردانی نەخۆشەکە تەنها سڵاوێکی بۆ بکە و هیوای زوو چاکبوونەوەی بۆ بخوازێ و ئەگەر پەیامێکی دڵخۆشکەری هەبوو پێی بدا پێی بدا ئەگەر ویستی هەدیەکی بۆ بێنە باشتر وایە کتێبێک یان بڵین گوڵێکی سەناعی یان بۆ نمونە شتێک کە نەخۆشەکە لە ڕووی جەستەوی سفادی لێ بکە بۆ نمونە جلێکی تایبەت کە بۆ نەخۆشخانە بەکاری بێنێ ملپێچێک بۆ نمونە خاولیەک بۆ نمونە جووتێک گۆرەوی گەرم ینی باشتر وایە خەڵک بیر لەم شتە جوانانە بکەم ئەتەکێتە جوانانە بکات و نەک بیر لە کەباب و گۆشت و شەربەت و نوقڵ و بەڕاستی کامانە کۆمەڵی ئەتەکێتن بۆ خودی نەخۆشەکان و تەنانەت بۆ خەڵکانی تریش خراپە ئەم جۆرە خواردنانە ئەمە بەگشتی و زۆر بە سەرعی بڵێن ئەو خاڵانە بوون کە پێویستە هاوڵاتی میشە بیری بێ کە سەدای نەخۆشیکن. ئەتەکێتی سەردانیکردنی نەخۆش بریتیە لەوەی کاتێک سەردانی نەخۆشێک دەکەین لە ڕووی دەرونی و جێستەییەوە بتوانین وای لێ بکەین کە نەخۆشەکە بەرەو باشتر بڕوات نەک ببینە هۆی ئازار و خەم و ناڕەحەتی زیاتر بووی کەواتە بە هەمومان پێکەوە ئەتەکێتی سەردانیکردنی نەخۆش بەجێ بهێنین ئەگەر سەردانی نەخۆشێک بکەین تەنها دڵی خۆش بکەین و لە ڕووی دەرونیەوە وای لێ بکەین کە زوو چاک ببێتەوە نەک بارگرانی زیاتر بخەینە سەر شانی پرۆگرامی ئەمجاری دەپرسم هاتە کۆتایی تا پرۆگرامێکی دیکە شاد و بەختەوەر و تەندروست بن.